سلااو ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ هیوادارم کە ساغ و سلامت بن. من فەرانک ئەڵماسی وێڕای هاوکارانم لە ئێستدیۆی ڕۆژهەڵات تیڤیەوە هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی یەکێکی دیکە لە ئەڵقە بەرنامەکانی گزینگ. هیوادارم تا کۆتایی هاوڕێمان بن. لە جیاوازیەکانی بزوتنەوەی خوێندکاری لەگەڵ گروپگەلی دیکە ئەوەیە کە مەبەستیان سازکردنی گۆڕانکاری و یان گوشارخستنە سەردەسەڵات لە پێناو بەرژەوەندی گروپێکی تایبەتدا نییە و ئامانج و خواستی بەدەستەوەگرتنی دەسەڵات نییە، بەڵکو بەدوای ئامادەکاری و سازکردنی گوشارگەلێکن کە بۆ سازکردنی ئەو گۆڕانکاریانەی کە مەبەستی بەڕێکەوتن بەرەو بەرژەوەندی گشتی کۆمەڵگە و دەستەبەرکردنی قازانجی گشتی ئەو کۆمەڵگەیە تێدا مەبەستە. بەرچاوکردنی تایبەتمەندیەکانی بزوتنەوەی خوێندکاری ئەتوانین بڵێن کە ئەم بزوتنەوەیە لە نێوان قۆناغگەلی درێژماوەی دەرکەوتنی و کورتماوەی کردداری توند لە باری ماناییەوە دەکرێت هەڵگری خوێندنەوەی جیاوازی مانایی بواری جیاواز بێت. بزوتنەوەی خوێندکاری بەپێی بارودۆخی زاڵ بەسەر کۆمەڵگە و زانستگادا بەدوای ئایدۆلۆژیایەکی تایبەتیەوەیە کە ئەم ئایدۆلۆژیایە ئامانج و ئارمانجەکان دەستنیشان دەکات. ئاراستەی بزوتنەوەی خوێندکاری و ڕەهەندەکانی بزاوتنەکەی کە لەلایەن ئایدۆلۆژیایەکی دیاری دەکرێت، هەر ئەم ئایدۆلۆژیایی کە سەرنجی یار و نەیاران بەرەو لای خۆی ڕادەکێشێت یان لە یەکتر جودایان دەکاتەوە. چالاکانی بزوتنەوەی خوێندکاری زۆر جار وەکو ڕۆشنبیرانی کۆمەڵگە هەژمار دەکرێن و بە پەیڕەوی لە وەرگرتن و پەردانەکان گرێدرا و پابند بە ڕەوتە ڕۆشنبیریەکانن. ئەوان بەپێی ڕۆڵی خۆیان خاوەنی کەڵکەڵەی مرۆیی، کولتوری و کۆمەڵایەتی و سیاسین کە بەڕچاوگرتنی هەڵوێستیان لە پەیوەندی بە بابەتگەلی هەستیاری کۆمەڵگەی خۆی و کۆمەڵگەی جیهانی کردەوە و چالاکی دەنوێنن. خوێندکارانی بزوتنەوەی خوێندکاری هەرگیز ئامادەی بەدەستەوەگرتنی دەسەڵات نین و بە گوێرەی سیاست لە دەرەوەی سیاستدان، یانی لە هەمان کاتدا کە بە ئەرکی خۆیان دەزانن کە هەڵوێستیان لە ئاس شتەکان هەبێت، بەڵام لە هیچ لایەنێکی دیار و دەستنیشانکرا و پاڵپشتی ناکەن و تەنانەت ئەو گروپانش کە لە پێناوی ئارمانجەکانی ئەوان چالاکی دەنوێنن گرێدراویان نین. ئەمەش بە مەبەستی ئەوە دێت کە گروپەکان ئارمانج و ئامانجەکانی ئەوان لە قاڵب نەخەن و نەدەن. چالاکانی خوێندکاری بەردەوام وەکو وزەیەکی هێز و شۆڕژگێڕی ڕەسەن ناوزەت دەکرێن. ئەوان نەک تەنیا گۆڕانخواست و گۆڕانسازن، بەڵکو لە هەر ڕەوتێکی گۆڕانسازیش دڵی ئەو ڕەوت و بزاوتنەوە پێک دێنن. بینەرانی ئازیز، تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ پرسی چالاکی خوێندکارانی کورد لە کاتی کرانەوەی زانکۆکان لە ئێران تاکو ئێستا، واتە دوومانگی ڕابردوو. لەم ئاراستەیەشدا داوامان لە یەکێک لە چالاکانی پێشووی خوێندکاری کردووە. لەم بابەتە چەند پرسیارێک ئاراستەی دەکەین و بەڵام وەک نەریتی بەرنامەکە سەرەتا چەند هەواڵێک لە زانستگاکانی ئێران و کوردستان دەبینین و دەبیستین و دەگەڕێنەوە لاتان. خوشکوبرایەکی کورد هەڕەشەی دەرکردن لە زانکۆیان لێ دەکرێت. دوو ئەندامی بنەماڵەیەکی مەریوانی بە حکمی ئەوەی کە براکەیان چالاکی سیاسی بووە هەڕەشەی دەرکران لە زانکۆیان لێکراوە. خوشکوبرای محەممەد غەریب فەیزی چالاکی سیاسی کوردی خەڵکی مەریوان کانوکە لە دەرەوەی وڵات نیشتەجێیە لە خوێندن هەڵپەسێردراون و هەڕەشەی دەرکردنیشیان لێکراوە. لەو بارەیەوە هەواڵنێریەکان بڵاویان کردبوویەوە. ئیدارەی ئیتلاعات بە بنەماڵەی محەممەد غەریب فەیزیان ڕاگەیاندووە ئەگەر کوڕەکەیان نەگەڕێتەوە بۆ ئێران، خوشکوبرای ئەو چالاکە کووردە لە زانکۆ دەردەکەن. محەممەد پێشتر لەلایەن ئەنجومەنی سەوزی چیای مەریوانەوە بەهۆی ئەنجامدانی چالاکی ژینگە پارێزی ڕێزی لێگیرا بوو. ئەوەش ڕق و تووڕەیی ئیدارەی ئیتلاعاتی لێکەوتبووەوە و تەنانەت هەڕەشیان لە بنەماڵی ئەو چالاکەش کردبوو.
محەممەد غەریب فەیزی سەرڕای ئەنجامدانی چالاکی سیاسی لە بواری ژینگەشدا یەکێک لە چالاکانی کورد بووە و ڕێکەوتی 12 خەزاڵوەری ساڵی 1390 هەتاوی لەلایەن مەئمورانی ئیدارەی ئیتلاعاتی مەریوان دەست بەسەر و لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە زیندان و سزای نەقدی حکم درابوو. لە پارێزگای سنە 800,000 بێکاری دەرچووی زانکۆ هەیە. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی لە پارێزگای کوردستان 800,000 خوێندکار و خاوەن بڕوانامەی زانکۆ بێکارن و بە دوای کاردا دەگەڕێن. حوسێن پیرۆزی جێگری سەرچاوە مرۆییەکانی ئوستانداری کوردستان وتویەتی سەرڕای ئەوەی کە لە حاڵی حەزردا 800,000 دەرچووی زانکۆی بێکار هەیە، 60,000 خوێندکاری دیکەش ساڵی داهاتوو خوێندنیان تەواو دەکەن. ئەو بەرپرسە باسی لەوەش کردووە بەگشتی لە پارێزگای کوردستان زیاتر لە 1 ملیۆن کەس بێکار هەیە کە پیشەی هەمیشەییان نییە و ئەوەش بووەتە قەیرانێک بۆ پارێزگاکە. لە وڵاتی ئێران مەسەلەی خزمەتگوزاری، بیمە، هەلی کار و پێکێنانی ژیان وەکو خەسارێکی کۆمەڵایەتی لێهاتووە و چارەسەرکردنیشی زۆر ئەستەم بووە. پارێزگای کوردستان یەکێکە لە 15 پارێزگا بێکارەکانی ئێران و بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی ئێران پلەی دووهەمی لە بواری بێکاریدا هەیە. ئوستانی کوردستان زیاتر لە 1,500,000 حەشیمەتی هەیە و لە کۆی گشتی ئەو ڕێژەیە 66% شارنشین و 34% لە ئاواییەکان ژیان بەسەر دەبن. پاش تێپەڕبوونی 2 ساڵ لە دامەزراندنی، زانستگای نەوتوگازی ئیلام تەنیا لە 1 بواردا خوێندکار وەردەگرێت. زانستگای نەوتوگازی ئیلام تەنیا لە بواری مهندسی شیمی خوێندکار وەردەگرێت. بە پێی هەواڵە ناوخۆییەکان پاش 2 ساڵ لە کرانەوەی زانستگای نەوتوگازی ئیلام کە بڕیار بوو لە بوارەکانی مهندسی شیمی، مهندسی گاز، پێترۆشیمی و بوارەکانی تایبەت بە نەوت و پاڵاوتنی نەوت خوێندکار وەربگرێت، تەنیا لە بواری مهندسی شیمی خوێندکاری وەرگرتووە. بوارەکانی دیکە هیچ کارێکیان بۆ نەکراوە. ئەوە لە کاتێکدایە پارێزگای ئیلام سەرڕای هەبوونی بەشێکی زۆر لە سەرچاوەکانی نەوت و گازی ئێران ڕێژەی بێکاری 20% هەیە و کارکردن لە بواری نەوت و گازیش پێویستی بە زانستی تایبەت هەیە و هەر بۆیە هێزی کاری خۆجێیی ناتوانێت لەو بوارەدا کار بکات. پارێزگای ئیلام یەکێک لە پارێزگا کوردنشینەکانی ئێرانە کە خاوەن 11% سەرچاوەی گاز و 4% سەرچاوەی نەوتی ئێرانە و خەڵکی ئەو ناوچەیە هەژارترین و کەم داهاترین خەڵکی ئێرانن. بڵاوکردنەوەی شەبنامە لە ناڕزایەتی بە پرژاندنی ئەسید لە زانستگای مازەندەران. دروشمی سەرەکی ئەو شەبنامەیە ئیسفەهان تەنیا نییە و نەمان بۆ حکوومەتی فاشیستی بوو. خوێندکارانی زانستگای مازەندەران بە مەبەستی هاوخەمی دەربڕین لەگەڵ قوربانیانی پرژاندنی ئەسید لە شاری ئیسفەهان و ناڕزایەتی دەربڕین بەو کردەوە وەحشیانە لە حەوشەی زانستگا و خابگای ئەو زانستگایە شەبنامەی ناڕزایەتیان بڵاو کردەوە. بەشی هەرە زۆری ئەو شەبنامەیە شعرێکی ناڕزایەتی سەبارەت بە بێمافی و هەڵاواردنی ژنان لە کۆمەڵگای ژێردەستی کۆماری ئیسلامی ئێران بوو. لە کۆتاییدا بە خەتێکی دروشمی ئیسفەهان تەنیا نییە و نەمان بۆ حکوومەتی فاشیستی نووسرا بوو. دەرکردنی ئەو شەبنامەیە دەری دەخات کە فێڵ و کەڵەکەی بەرپرسانی کۆماری ئیسلامی بۆ خۆ دەربازکردن لەو تاوانەی دژ بە شارۆمەندانی ژندەیکەن سەر ناگرێت و خوێندکاران و دانیشتوانی ئێران بە جوانی دەزانن کە دەستی حکوومەت لە پشتی ئەو ڕووداوەیە. ساڵانە 150,000 کەس لە خوێندکاران ئێران بەجێ دێڵن. بە هۆکاری جۆرە و جۆر بەشێکی بەرچاو لە خوێندەواران و خاوەن بڕوانامە جیاجیەکان ئێران بەجێ دێڵن و ڕوو دەکەنە ئامریکا و وڵاتانی ئۆروپایی. ڕێکخراوی نەتەوەیی زانست لە ئامریکا NSF لە میانەی راپۆرتێکیدا ڕایگەیاند ئێران لە ڕووی هەڵاتنی مێشکەکان لە نێوان وڵاتاندا لە ئاستی جیهان پلەی دووهەمی بەدەستێنەوە. ئەو ڕێکخراوە ڕایگەیاند زۆربەی قوتابیانی خوێندنی باڵا بۆ بەدەستێنانی دکتۆرا ئارەزووی خۆیان بۆ مانەوە لە ئامریکا ڕاگەیاندووە. لەسەر بنەمای ئەنجامی بەدواداچوونەکانی سندوقی نێودەوڵەتی دراو کە لە ساڵی 2009 ئەنجامی داوە، ئێران لە نێوان وڵاتانی پێشکەوتوودا زۆرترین ڕێژەی کۆچکردنی شارۆمەندانی بەخۆیەوە بینیوە. نزیکەی 150,000 کەس لە لاوان و خوێندەواران لە ماوەی ساڵێکدا ئێران بەجێ دەهێڵن کە ئەمەش یەکسانە بە لەدەستدانی بڕی سەرمایی 50 ملیۆن دلار لە ساڵێکدا. سندوقی نێودەوڵەتی دراو لە راپۆرتی ساڵی 2009 خۆیدا ڕایگەاند
کۆماری ئیسلامی ئێران لە نێوانەوە یەک وڵاتی پێشکەوت و پێشنەکەوتوودا زۆرترین ڕێژەی کۆچی دانیشتوانی بەخۆیەوە بینیوە. ئەم راپۆرتە ئەوە بەیاردێنێتەوە کە لە ئێستادا 250,000 ئەندازیار و فیزیکزانی ئێرانی و زیاتر لە 170,000 کەس لە خەڵکی ئێران کە خاوەن بڕوانامەی زانستی باڵان لە وڵاتە یەکگرتووەکانی ئامریکا دەژین. لەسەر بنەمای ئەنجامی ئاماری بەدەساتوو لە ساڵەکانی 2001 تا 2012 دەرکەوتووە. نزیکەی 48.8% سەرجەم خوێندکارانی زانستگا دوای بەدەستێنانی بڕوانامە ئێران بەجێ دەهێڵن. ناردنی لاوانی داهێنەری ئیلامی بۆ کێبەرکەی جیهانی مەهارەت لە وڵاتی برەزیل. بەرپرسی گشتی ناوەندی ئۆلەمپیادی سەراسەری مەهارەتی بەڕێوەبەری گشتی فەنی و حرفەیی پارێزگای ئیلام هەواڵی ناردنی چەند لاوی سەرکەوتووی ئیلامی بۆ کێبەرکەی جیهانی وڵاتی برەزیل ڕاگەیاند. حەبیبوڵڵا ڕەزاپەسەن لە وتوێژێکدا لەگەڵ یەکێک لە هەواڵنێری نێوخۆیەکان ئاماژەی بە سەرکەوتنی چەند لاوی ئیلامی لە کێبەرکەی سەرتاسەری مەهارەت لە ئێران کرد کە چەند مانگ لەوە پێش لە تاران بەڕێوە چوو لە ئاکامدا ئەو چەند لاوە بۆ کێبەرکەی جیهانی مەهارەت بۆ ساڵی 2015 لە وڵاتی برەزیل هەڵبژێردران کە یەکێک لە گرنگترین ئۆلەمپیادە فەنیەکانە لە ئاستی جیهان و زۆربەی داهێنەرە فەنیەکان لە وڵاتانی جیاجیای جیهان بەشداری ئەو ئۆلەمپیادە دەکەن. ئەو هەروەها ڕوونی کردەوە کە ئەو کەسانە لە بوارەکانی جۆشکاری و فەناوەری ماشین پێشتر لە ئاستی سەرتاسەری ئێران باشترین پلیان وەدەستێناوە، ئێستاش وەک نوێنەری ئێران بەشداری ئەو ئۆلەمپیادە دەکەن. وەک یەکەم پرسیار لەم بەڕێزە ئەوەیە کە چالاکی خوێندکارانی کورد و ئێرانی لە ماوەی دوو مانگی ڕابردوو لەوانە پشتیوانی لە کۆبانی و مەحکومکردنی ئەسید پرژاندن چۆن هەڵدەسەنگێنن؟ پێمان وا دەکەومان هاوڕان لەسەر ئەوەی کە خوێندکار لە هەر وڵاتێکە ڕۆڵێکی ڕەوشەنگەرانە و هەروە پێشکەوت و خوازانە و ئاوانگاردی هەیە. خوێندکار جیلێکی لەخۆبردووە کە بەو پەڕی سەداقەت و بەو پەڕی خۆشەویستیە کە هەیەی بە کۆمەلگاکەی خۆی یارمەتی کۆمەلگادا بۆی کە بەرەو پێشکەوتن بڕوات. خوێندکار بەهۆی ئەو بەبوونەی هەندێک خۆکار و هەندێک شتێکم ناو زانکۆوە بەردەوام بەرەو ڕوویە دێتەوە وەکو ارتباطاتێکی فەرهەنگی دایەوە ئاشنابوونی لەگەڵ مەبانی علومی ئینسانی و هەروەها نزیکیەکی نسبی لەگەڵ هەندێک لە تەشەکل و گروپ و حزبە سیاسەکان لەناو دانیشگا و لە دەرەوەی دانیشگا و دایەوە ئەو ئیمکانەی کە بۆیە ڕەخسراوە و پەیوەندیگرتن لەگەڵ ئەو کەسایەتی سیاسیانە و لەگەڵ ئەو حزب و گروپ گەلا بەردەوام زمینەیەکی مناسبی هەیە بۆ ئەوەی کە هەوڵ بدات بۆ ئەوەی کە لەناو کۆمەڵگادا ڕەفۆرم دروست بکات و هەروەها ئەو ڕۆحیەی بەردەوام کۆنجکاری و پرسیارکردنی خوێندکار بتوانێت هەلەکان بڕەخسێنێت بۆ ئەوەی کە ئیسلاحاتێک لەناو کۆمەڵگادا بکرێت. ئەمە لە تاریخی سیاسی ئێرانشا لە تاریخی بزوتنەوەی خوێندکاری ئێرانیشا ئەمە چەندین دەورەی تاریخیمان هەیە کە خوێندکارەکان دەورێکی تەرەکیان بووە. بەڵام لە ئێستادا بێمە سەر وەڵامی پرسیارەکەی ئێوە بزوتنەوەی خوێندکاری چ بزوتنەوەی خوێندکاری کورد و چ بزوتنەوەی خوێندکاری لە ئاستی سەراسەری ئێرانە ماوەیەکی زۆر بوو کە تووشی جۆرە دابڕان بوو لە کۆمەڵگایانە وە هەستەکرد کە بزوتنەوەی خوێندکاری کوردی بزوتنەوەی خوێندکاری سەراسەری نییە بە شوێن ئەو داواکاریانەی کە کۆمەڵگایەتی، نییە بە شوێن ئەو داخوازی و مطالباتەی کە لەناو کۆمەڵگا هەیە خەڵکی ئاسایی لەگەڵ یا بەرەوهون. بۆیە ئەم بۆشاییەی کە لە بینی خوێندکاران و هەروەها کۆمەڵگا دروست بوو جۆرێک ڕاکردبوونی لە نێو بزوتنەوەی خوێندکاریە هەڵدووە ئاراوە کە بەهاتنی
چەند ڕووداوێت وەکو ئەوەی کە ئەو تێزاپاشیانە لە ئیسفەهان بۆ سەرژنان کرا. ئەمە ئەبینین کە خوێندکاران لە زۆربەی زانکۆکانە هاتنە جواب و دوایەوە خۆ پیشاندانیان ساز کرد و بە جۆرێک بەم ڕووداوە بە ڕووداوی تێزاپاشیە بەسەر دەموچاوی کچان و ئیسفەهانە بە جۆرێک ئەتوانین بڵێن کە بەرەو ئەو ئاراستەیە کە کۆمەڵگا دەیویست، بەرەو ئەو داخوازانەی کە کۆمەڵگا دەیویست حرەکەتیان کرد. هەروەها ئێمە ئەبینین کە لە بزوتنەوەی خوێندکاری کوردیشا لە شارە کوردەکانە ئێمە بینیمان کە خوێندکارەکان لە زانکۆکانە بۆ مەسئلەی کۆبانی هاتنە دەنگ و خۆ پیشاندانیان کرد و نامگرتنیان ڕێخست کە ئەمەش بە جۆرێک هەر ئەو تێکەڵی و هەر ئەو لە ئاراستە حرەکەتکردنی داخوازی و مطالباتی خەڵکا بوو. خەڵکی کوردستان هەموویان پشتیوانی لە کۆبانیان دەویست و خوێندکاری کوردی لە زانکۆکانە و تەنانەت دەتوانین هەتا بڵێن کە بەکاری ڕێخستنەوەی کە خۆیان لەناو خەڵکا ئستتاردا بوو لە دەرەوەی دانیشگا کاری ڕێخستنیان کرد بۆ ئەم کارانە. من لەوانەیە کەم لە نزیک کۆتا حدودێک ئاگادار بم لە چۆنیەتی ڕێخستنی ئەو خۆپیشاندانانەی کە لە کوردستانە کرا. ئەبینی کە مەسەلەن هەر ئەو جینە ڕۆشن فکرا هەر ئەو جینە ڕۆشن فکرارە و جی لە خوێندکارە بوون کە ئەو کاری ڕێخستانە کرد. ئەمە بە جۆرێک ئەتوانین بڵێن کە بۆیە خوێندکارانی کورد دووبارە وەکو بێژی ئەم خۆڵەمێشیان وەکو خۆڵەمێشێکە بە ئیسلاحی گرسابوونەوە دووبارە ئەم ئاورە هەڵکراوە خوێندکاران چ لە ناو زانکۆوە چ لە دەرەوەی زانکۆوە وەکو خەڵکێکی ئاساییەکان شەقام و پشتیوانی خۆیان لە خەڵکی کۆبانی ڕایان و هەروەها لەرانیشە خوێندکاران لە زانکۆکان هاتنە سەر پشتیوانی لە تێزا بکەن بە دەریانەوە بۆ ئەوەی کە بەیتڵا ئەمنیەتی کۆمەڵایەتی لەناو کۆمەڵگا بەرەو ئاراستە حرەکەت بکەن و داخوازیان لە دەسەڵاتەوە بوو کە ئەمنیەتی ژنان نەتەنها ژنان ئەمنیەتی کۆمەڵایەتی لەناو ئێرانە بڕاتە ئاستێکی سەرەوە و دوایەوە داواکاریان ئەوە بوو کە هەموو کەسانەی کە دەستەبەن بۆ کاری تێزاپاشی و دوایەوە ئەمانە بەرخوردی قانونی بکرێ لەگەڵیانە. بۆیە بەگشتی ئێمە ئەمن دوو ڕووداوە ئەتوانێت من ئەوە ئەڕوانم پیایە هەلێکە نقطە عەتفێکە خاڵێک بوو بۆ ئەوەی کە دووبارە بزوتنەوەی خوێندکاری کوردی بزوتنەوەی خوێندکاری لە ئاستی سەراسەریە دووبارە چالاکیەکانیان دەست پێ بکەن و دێنەوە سەر شەقام. وەک دووهەم پرسیار لەم بەڕێزە ئەوەیە کە یەک مانگ تاکو هاتنی ڕۆژی خوێندکار لە ئێران واتە 16 سەرماوەز کات هەیە بۆ بەنامەڕێزی خوێندکاران بۆ هەچی باشتر بەڕێوەبردننی ئەو ڕۆژە. بەڕای ئێوە خوێندکاران دەتوانن چ بەرنامەگەلێکیان بێت بۆ ئەو ڕۆژە کە ئەمساڵ بۆ نیشاندانی ناڕزایی خۆیان بەرامبەر بە حکوومەت؟ یەک شت لێرە لە سەر ئەوەی کە بەنامەڕێزەکان ئازار ئەمە رێبەر لەوە بین بەڕاستی ئاسیبشناسیە بکەین خەتارناسیە بکەین کە لەم ماوە بزوتنەوەی خوێندکاری بۆ ئەوە ڕاکرد بووە بۆ وەکو ساڵانی پێش و وەکو ساڵانی بەر لە 88 ئەو گروپی لێ نەمابوون. بۆ مەبەستە ژەمە هەروە کەوتە مەبێت ئاسیبشناسیەک و خەتارناسیەکی ئەم وەزعیەتی بزوتنەوەی خوێندکاری بکەین. لە سێدەهەی ڕابردووە داواکاری و مطالباتی سیاسی خوێندکاران زۆرتر بووە لە چاو ئەو داخوازی و مطالباتە سنفی و کۆمەڵایەتیە. ئەمان بینی ئەم داواکاری سیاسیمانە لە هەموو شعارەکان و لە هەموو دروشمەکانێک کە لە ناو مانگرتن و تەحەسن و خۆپیشاندانەکان کە لە ناو زانکۆکانە بەڕێوەچوو ئەمانمانە ئەبینیم.
ئەمەش خۆی هۆکارێکی هەیە بۆ ئەوەی کە خوێندکاری کورد دەیەوێت ئەم بۆشاییە سیاسی لە ناو کۆمەلگادا پڕکاتەوە. ناکارەمەبوونی نەهادە کۆمەڵایەتیەکان و سنفیەکان بۆ گەیشتن بە بەو ئامانجە بۆ هەدەفانەی کە کۆمەلگا هەیەتی مەبەستم ئەو نەهادە کۆمەڵایەت و سنفیانەیەک لە دەرەوەی دانیشگا مەسەلەن وەکو بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی کرێکاری و ئێتر ئەمانە ئەو خوێندکار ئەم جۆرە ناکارامەییە بینی لە ئەم نەهادانە بۆیە خۆی هات ئەو بۆشاییە پڕ بکاتەوە و بۆیە ئەمە بینین هەموو داواکاریەکانی خوێندکاران داواکاریهایەکی سیاسی بوو و داواکاریە سنفیەکانیان لە بیرۆچوو بوو. بۆ نمونە خوێندکار لە ناو زانکۆوە تووشی زۆر کێشە هەیە. بۆ نمونە مەسەلەن لە چەند ساڵی ڕابردووە زۆرێک لە مامۆستایانێکە جیاواز بیریانە کردەوە لە زانکۆکان دەرکران، تەفکیکی جنسیەتی کرا لە زانکۆکان دەرکران، تەفکیکی جنسیەتی کرا لە زانکۆکان. بەڵام ئێمە بینین کە خوێندکاران بەو جۆرەی کە ئەبێ ببوایەت لەسەر ئەم کێشە سنفیانەی کە لە ناو زانکۆوا بوو کە پەیوەندی بوو بە خودی زانکۆوە نهاتنە جواب. ئەمە یەکێک لەو کێشانەیە کە ئەگە کۆی بکەمەوە جەمبەندی بکەم ئەوەیە کە خوێندکاری کورد خوێندکار بە گشتی مطالباتی سیاسی و بەتایبەت خوێندکاری کورد بە خاطری ئەوەی کە وەکو ئەقەلیەتێک لە ئێران چاوی لێ یەکەن و هەندێک تەنانەت ئەوەی کە بە زمانی دایکی خۆشی ناتوانێت لە زانکۆوا دەرس بخوێنێت، هەموو مطالبات و هەموو داخوازیەکانی خوێندکاری کورد و بزوتنەوەی خوێندکاری کورد داخوازیهایەکی سیاسی بوو کە داخوازی سنفی لە بیرۆچوو بووە. یەک شت کە هەیە لێرە کە من ئەمەوێ ئاماژەی پێ بکەم بۆشاییەکە کە لە بینی بزوتنەوەی خوێندکاری و کۆمەلگای دانیشتوویە دروست بووە. ئەمە ئەبینین کە ئەم بۆشاییە بە جۆرێکە یانە دەلیلەکەی ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی یا ئەتوانین بڵێن کە سەمپاتی هەندێک لە ئەندامان و هەندێک لە کاربڕێکەرانی بزوتنەوەی خوێندکاری کورد بەلای ئەحزابێکە یا گروهێکە ئەمانە وای کردووە کە بزوتنەوەی خوێندکاری کورد لەو حاڵەتی سەربەخۆی خۆیە بێتە دەرەوە و زۆرتر قاڵبێکی حیزبایەتی و قاڵبێکی سیاسی بگرێ بەخۆیەوە. ئێمە من ناڵێن کە خوێندکاری کورد نابێت حزبی بێت، خوێندکاری کورد نابێت گرایشی فکری بێت. خوێندکاری کورد لە حاڵێکە یەکێک لەو نقطە عەطفانە یەکێک لەو خاڵانەی کە زۆر بەهێز بوو پێشەوەی کە پێش ساڵی 88 ئەوە بوو کە هەموو خوێندکارەکان گرایشی فکری و سیاسی تایبەتیان بوو بەخۆیان. بەڵام وەختێک کە ئاهاتە مطالباتی دانیشتووی، وەختێک کە ئاهاتە داخوازی دانیشتووی و سنفی و حتا بۆ نمونە و ئەدامانەی کە لە دەرەوەی دانیشگا کرا لە زیندانەکانە کرا، وەختێک کە هاتن ئەوەی کە ڕێخستنێ بکەن، وەختی ئەواتن کە چالاکی بکەن بۆ ئەوانە هەموو یەکدەنگە بوون. یەکێک لە دەلیلە سەرکەوتوەکانی ئەوە بوو کە ئەمانە زۆرتر بەرژەوەندی حزبی و بەرژەوەندی لایەنەکانی سیاسیان لە بەرچاو نەبوو. تەنها شتێکە بۆیان گرنگ بوو ئەوە بوو کە ئەو کارە بەڕێوە بچێت و بە جۆرێک دەنگی ئەترازی خۆیان هەڵبێنن. هەر ئەم سەمپاتی هەندێک لە ئەندامان و ئەحزاب بە نسبەت بە ئەحزاب و گروپگەلی سیاسی وای کرد کە هەندێک لەو دانیشتوانەی کە بە جۆرێک حەزیان نەیەکرد کە سەر بە حیزب و سەر بە لایەنێک بێن و بەشداری نەکەن لە چالاکیەکانە و بترسن. هەر ئەمەش وای کرد، هەر ئەم سەمپاتی بوونە و هەر ئەم ئیثبات بوونە لە بانجوویەکانی ئیدارەی ئیسلاحات لەسەر خوێندکارانی کورد ئەبووە باعثی ئەوەی کە ئەو خوێندکارانەی کە ئەگیرن زۆر حکمگەرێکی زۆر سەنگینیان پێ بدێ و هەزینەهایەکی زۆر بدەن ئەم خوێندکارانە. بۆ نمونە لە تەحسیل محروم بن، سارەداریان کە نەتوانن بچن لە ئاستێکی سەرۆترا دەرس بخوێنن، تەنانەت لە دانشگا دەریان بکەن، محرومیەتی اجتماعیان بکەن و بە جۆرێک لە ناو کۆمەلگادا بیان ڕوخێن و ئەو هویەتی ئەسڵی ئەوانە کە خوێندکار بوونە لیان بگرنەوە.
کە وەختێک هۆیەتی خوێندکاربوونت لێ گرتن ئەو خوێندکارە ئەم بێت چونکە خۆی لە هیچ بازنەیەکی ترا نابینێتەوە. بۆیە ئەمانە هەمووی کێشەهایە کە ئەو بۆشایی کە لە بینی خوێندکار و کۆمەلگا هەیە، ئەو بۆشایی کە لە بینی بزوتنەوەی خوێندکاری و کۆمەلگای دانیشتووی هەیە، کۆمەلگای خوێندکاری هەیە، ئەبێت خوێن لەیسەوە بەرنامەڕێزی بۆ بکرێت کە ئەم بۆشاییانە پڕ بکرێتەوە، نەک بۆی شێوەی کە بزوتنەوەی خوێندکاری خۆی حەل بکات لەناو مەسایلی کۆمەڵایەتی و مەسایلی دانیشتووی ئەمانەی لەبیر بچێتەوە. هەم ئەمە خەتەرە، هەم ئەوەی کە کامڵەن لەبیریشی بکەیتەوە، هەم ئەوەی کە تۆ بێی داخوازیەکان و متاڵباتی سایری یا زۆربەی ئەو خوێندکارانەی کە لە ناو دانیشگان ئەوانە لە بەرچاو نەگریت. بۆ نمونە ئەوەی کە بە ڕفتارێکی کامڵەن دموکراسی لەگەڵیانە بەرخۆرد نەکەی، ئەوەی کە ئەوان مەیلیان بە بەرای هەر حیزبێک و بەرای هەر گرایشێکی سیاسیە بڕۆن. ئەبێت ئەمانە چارەسەر بکرێت بۆ ئەوەی کە بتوانێن کە لانی کەم لە 16 ئازەرە ئستاتێکی دووبارە لێ بدرێتەوە بۆ ئەوەی کە دووبارە چالاکیەکان و دوایەوە مانگرتنەکان و بەیسڵاح ئەو ڕۆشنبەریانەی کە لەناو کۆمەلگا ئەبێت خوێندکاری کوردی کردایە دووبارە دەست پێ بکاتەوە. یەک مەسەلەی تر کە هەیە شکافتێکی تر یا کێشەیەکی تر کە خوێندکاران بەرەوڕووی بوونەتەوە کە ئەبێت چارەسەری بکەن و ئێستاتی لێ بدەن، ئەوەیە کە لەسەر مەسەلەی دەسەڵات و دوایەوە پەردەوازەیی بوونی دەسەڵاتان. ڕابردا لە قسێکی هەیە کاڵێت هەر کاتێکە مرۆڤ دێتەوەجە و بە شێوازی پەردەوازی دەسەڵات، بەو مانایی کە ئەگەر دەسەڵات بە شێوازێکی پەردەوازەیە بەڵام بێژە متەمەرکزە و یا ئەگەر متەمەرکزە بێژە پەردەوازەیە، لەو کاتەیە کە تووشی هەڵەی سیاسی زۆر گەورە هەبێت. خوێندکاری کورد لە چەند ساڵی ڕابردووە یا خوێندکاری بجوتنەوەی خوێندکاری لە ئاستی سەراسەریە لەم چەند ساڵی ڕابردووە هەمیشە داخوازیەکان و متالباتەکانی بەرەو سەروی دەسەڵات بووە. هیچ کات بیر لەومانە بیرمان لەوە نەکردوێتە کە ئەم دەسەڵاتە دابەش کراوە. بۆ نمونە مەسەلەن زۆربەی ئەو متاڵباتانە، زۆربەی ئەو داواکاریانە هەمووی بەرەو مەسەلەن سەرۆک کۆماری و بەرەو مەسەلەن تەنانەت ئاستی ڕێبەری ئێران بووە و ئیتر باقی دەسەڵاتەکانی تر کە زۆرن لەناو دانیشگا هەموو ئەوانە لەبیر کراوە کە ئەتوانین لێرە ئاماژە بەوە بکەین کە خوێندکار دیسان هەر لەناو ئەوەندە کە سەرنجی دەسەڵات ئەوانەی سەروی هەرەمی دەسەڵات کە سەرنجی ڕاکێشا بوو کە کێشە سنفەکانی ناو دانیشگا ئەو دەسەڵاتانەی کە لە ناو دانیشگا بوون ئەوانەی لەبیر کردبوو، مەسەلەن حراسات ڕئیسی دانیشگا یا مەسەلەن بۆ نمونە ئەو چەند مەسەلەی پێشوو و چەند ڕووداوەی کە بازم کرد تەفکیکی جنسیەتی و دەرکردنی هەندێک لە مامۆستایان کە جیاواز بیریانە کردو. هەموو ئەمانە کێشەگەلێکە کە بەڕای من لەتمەی داوە لە بجوتنەوەی خوێندکاری و خوێندکارانە بێت ئەم کێشانە چارەسەر بکەن و بۆ ئەوەی لە 16 ئازەرێکی زۆر پرفکت و زۆر باش بەڕێوە ببن و بەڕای من ئەبێت خوێندکاران یەکدڵ و یەکدەنگ بن و هیچ بەدوور بن لە هەر شێوە ئینشعاب و دووبەرەکی و ئەم مەتایلانەی کە بتوانێت کارەکەیان بە ئیسلاح ناسەرکەوتوانە باتە پێشەوە کە ئەمە خۆی بێتە هۆکارێک بۆ دڵخۆشی دەسەڵاتداران و ئەومە کەسانەی کە حەز بە سەرکەوتنی بزوتنەوەی خوێندکاری ناکەن. وەک سێهەم پرسیار لەم بەڕێزا ئەوەیە کە ڕۆحانی لە کاتی بەرگریکردن لە وەزیری پێشنەهادی بۆ وەزارەتی علوم ئاماژەی بەوە کرد کە ئێمە زانستگایەکی ئارامان دەوێت. بەڕای ئێوە مەبەستی ڕۆحانی لە موتەیە چییە؟ زۆر بەدیهیە ئەو شتە، ڕەنگ چۆنە هەموو دەسەڵاتداران هەر لە ئاستی سەرەوە بیگرە هەتا
هەموو ئەو کەسانەی کە لە ناو زانکۆکانە دەسەڵاتیان هەیە هەموو ئەوانە حەز بەوەکەن کە خوێندکارێکی ئارام بێت. ئارامی لە نظری ئەوانە ئەوە نییە کە بۆ نمونە مەسەلەن دەرسا بەچینە لەسەر کلاسدارنی شێو گێ ببرێ بۆ ئوستاد و دوایەوە بڕواتێ دەرەوە بەلای زندگی خۆیەوە. ئەوەیە کە بە ئیسلام وەکو فارس ئێژێت سەرگوێی نەچوون بێت دوای ئەوە مەسەلەن بەلای مەسایلی سیاسیان نەڕوات دوایەوە ئەو کێشانەی کە لە ناو دانشگا هەیە هەموو ئەوانە قبول بکات وەکو واقعەتێک هەموو ئەوانە قبول بکات و لەگەڵ یا کەنار بێت. ئەزانی یەک شت هەیە لە چەند ساڵی ڕابردووە بەتایبەت لە دەورانی ڕیاسەت جمهوری ئەحمەدی نژادە خوێندکاران هەزینەیەکی زۆریاندا لە ناو دانشگاکانە لە ناو زانکۆکانە. خوێندکاران دەست بەسەر کران لە خوێندن بێبەش کران ستارەدار کران بۆی کە نەتوانن بچنە مەقاتەیەکی باڵاتر بانتر دەرس بخوێنن. هەموو ئەمانە هەموو ئەم زوڵم و هەموو ئەم هەڵس و کەوتانە لەگەڵ خوێندکارە کرا باوجودی هەموو ئەوانەمە بینین کە بزوتنەوەی خوێندکاری هێشتا هەر وەکو خۆڵەمێش وایەوە هەر ئەم ئەمکانی هەیە کە مەسەلەن ئەم بێ بە ئاورێک و بیان سووتێنە. بۆیە ئەمە شتێکی زۆر تەبیعیە کە ئێمە ڕۆحانیەت قسەیەکی واکات بۆ وەزیری خوێندنی باڵای لە ئێرانە بۆ ئەوەیە کە فەزاسازیەک بکرێت لە دانشگاکانە بۆی کە خوێندکاران نەتوانن بیر لە مەسایلی سیاسی بکەنەوە بیر لە مەسایلی اجتماعی بکەنەوە بیر لە ئەو کێشانەی کە لە ناو دەروی کۆمەڵگا هەیە و خوێندکار ئەبێت پشتیوانیان لێ بکات ئەبێت مەبەستی ئەوەیە کە جۆرێک فەزاسازی بکرێت بۆ ئەوەی کە خوێندکار نەکەوێتە بیری ئەمانە. تەنانەت ئێمە لەم ڕاستە لە چەند ساڵی ڕابردووە بینین کە هەندێک دەرس کە لە لیستی کتێبەکان لە ناو دانشگاکانە حەز کراوە کە زۆرترینیان کتێبهایەکن لە ڕشتەی علومی ئینسانیە کە ئەمە خۆی گەورەترین دەلیلە بۆ ئەوەی کە حکوومەت و دەسەڵات لەوەیە ترسێت کە خوێندکاران بەرەو ئاستێکی ڕۆشنفکرتر بەرەو ئاستێکی ئاگاهانەتر بڕۆن. بۆیە یەن مەسەلەن دەرسایەکو فەلسەفە و نازانم مەسەلەن ئەو دەرسانەی کە لەگەڵ علومی ئینسانیە و دەرسایەکی بنەڕەتین و لەگەڵ فکرکردنی تەنانەت لەگەڵ فکرکردن و جۆری فکرکردنی دانشجووە خوێندکارە پەیوەندی هەیە. هێنەمەوە ئەمانە لابن لەو لیستانەی کە بە لە زانکۆکانە تەدریس بکرێت و خوێندکار بیخوێنن. بە جۆرێک هەموو فەزاسازیانە کراوە بەو سەرکوتکرانە بەو دەست بەسەرکردانە هەموو ئەو فەزاسازیانە کراوەوە زۆرێک لە خوێندکارانی تر یانە ڕۆحیە و بە ئیصلاح تاقەتی ئەویان نەماوەکەیتر زۆر هەزینەیەک بدەن لە ناو دانشگاکانە. بەڵام هەموو ئەم سەرکوتانە و هەموو ئەم دەستبەسەرکرانە کارێکی کردووە کە بزوتنەوەی خوێندکاری بە گڕوتینێکی زۆرتر و لەوانەیە لە داهاتووە دووبارە بێتە گۆڕەپانی مبارزە و چالاکی. سپاس بۆ بەڕێزە کە میوانی بەرنامەکەمان بوو. خوێندکارانی کورد ئێوەی ئازیز دەتوانن لە ڕێگەی جیمەیل و ئادرسی فەیسبووکی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەینە دەستمان. لێرەشدا بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنامەکەمان. شەو و ڕۆژێکی شاتان بۆ باوات دەخوازین و ماڵاوە.